لە نێو کول و کەلەبەرەکانی کۆچ و چیرۆکەکانی جێی هەموو بەسەرهاتەکانە بنەوە لەوانەی دەگەنە جێ و لەوانەش بەو هیوایەوە سەر دەدێنەوە. ئەم هاوڵاتیە کوردەی شاری هەولێر لەوانە بووە لە فڕۆکەخانەی وڵاتێکی ترەوە بەرەو ئەمریکا دەیگەڕێنەوە بۆ هەولێر، بەڵام ئێستا لێرەیە خۆشی خزمەت بە کۆچبەران نەکات. زۆر سیر بوو تەڵەن تووشی شۆک بووین، ینی ئێمەیان گەڕاندەوە من لە ڕێگا لە قاهیڕایانی وتیانەوە ناتوان سەفەر بکەن. بەڕاستی پێم سیر بوو، تووشی شۆک بووم، بەڵام ینی کۆتایی چیرۆکە زۆر خۆش بوو لێرە، پێشوازێکی یەکجار گەرمیان لێکردین خەڵکەکە و من جستا زۆر خۆشحاڵمەوە بۆ نزیکەی 4 ساڵ لێرە ژیان بەردەوامە و دەستمان بەو ژیانە کرد و یارمەتی خەڵک دەدەم لێرە و زۆر خۆشحاڵم. ڕۆژانە لەم ڕێکخراوە نایس کاری کۆچبەرەکان بەڕێوە دەبات، هەموو کات شتێ لە یادەوەریدایە وای لێ دەکات گەرم و گورتر بە تانک داوای کۆچبەرەکانەوە بچێت. خۆوتنی دەردەدار دەزانێ سوێی ئازار واتای چییە. زۆر خۆشحاڵم کە یارمەتی ئەو پەناهەندانە دەدەم کە دێنێ ئێرە، چونکە ئەمن بە خۆم یعنی بە فعلی بەو حاڵەتەدا تێپەڕی بووم. من هەموو جارە خۆم دێتەوە بیر کە دەیان بینم، من چکە دەزانم ئەوان هەست بەچی دەکەن کە لە وڵاتێکی تر هاتنە ئێرە تەبەن کللتوری جیایە، ژیانێکی نوێیە، بەتابەتی ئەو پەناهەندە ئەفغانیانە بەڕاستی لەبەر ئەوەی هەندێکیان ینی خێزانەکانیان بوونە 2 کەرت و 3 کەرت، ینی ئەوە زۆر جێداخا زۆر بە پەلا بۆ ئەو ڕووداوانەی کە ڕوویدا لە کابل ئەوانە هاتن، هەندێکیان خۆیان هاتوون پیاوەکان. هەموو کات کە دەیان بینم من خۆم بەبیر دێتەوە بەڕاستی بن کاتێک ئاوام بەسەرهات کە دیپۆرت کرامەوە گەڕامەوە. ڕێکخراوی نایس لە ناشڤیل ماڵێکە بۆ کۆچبەرەکان، زۆرێک لە کارمەندەکانیشی ڕۆژگارێک کۆچبەر بوون. کوڕا هەولێرەکەش یەکێکە لەو سەربازە وونانەی، لای بەرپرسەکانیشی کارەکەی بە هەند وەرگیراوە. نایس یەکێکە لە ستافە هەمە چەشنەکان، وەک نەتەوە یەکگرتوەکان وایە هەمە چەشنەیە و زوربەی کارمەندان پاڵنەرێکی بەهێز لە پشتیانە سەبارەت بۆی کە دەیکەن دەرحەق بە کۆچبەر ئەوان دەزانن کە چەندە پێویستیان بە تەنگەوە هاتن و خۆشەویستی هەیە. ئۆدیت کراین لە وەزارەتی خارجی ئەمریکی، داوایان کرد ئۆدیتی ئیشەکانمان بکەن. طبعاً کە ئۆدیت دەکەن چەند کلایەنتێکە دەبژێرن و چەند کەیس فایلێکە دەبژێرن و چەند کەیس وەرکەرەکە دەبژێرن. من ینی لە 5 کلایەنت دوانیان هی من بوون، لە 5 کەیس دوانیان هی من بووم، لە 5 کەیس وەرکەر من و یەکتر بووین. تێدەگەی کەیس فایلەکانم دەرەجە 1 دەرچوو، کلایەنتەکەم باشترین فیدباکی دابوو و مقابلەکەی خۆم ژنێک بوو لە وەزاری خارجی ئەمریکا مقابلەی لە کردم 2 ساعت. لە ئاخیری گوتی ئەتووە خۆت تەحزیرت کرد بوو چی ئەم پرسیارەکان دەوا هەمووی پێرفێکت جوابت داوە. هاتن بۆ ئەمریکا وەکو کۆچبەر ئێمە لە ئالەنگاریەکان و ڕوبەڕووبوونەوەکان تێدەگەین. جێگیربوون لە وڵاتێکی نوێ و ڕوبەڕووبوونەوەی کولتورێکی تازە هەرچی هاوڕێ و کەسە جێت هێشتون و سەر لە نوێ دەست پێ دەکەیتەوە. ئەمریکا وڵاتی کۆچبەران و ساڵانە بە سەدان هەزار کۆچبەر ڕووی تێەکات. ساڵی ڕابردوو لە دوای پاشەکشەی ئەمریکا لە ئەفغانستان کۆچی بەلێشاوی ئەفغانەکان بوو. لە پاشەڕی رووسیا ئۆکرانیا ئێستا سەردەمی هاتنی ئۆکرانیەکانە. کۆچبەر دوای چاوەڕوانێکی زۆر ئەو سادێن بۆ ئەمریکا، دوای چاوپێکەوتنێکی زۆر ئەوەندە زۆر دەخایێنێت تا دەگەنە ئەمریکا. لە جیهاندا زیاتر لە 8 ملیۆن کەس بێماڵ و حاڵ هەن، کەمتر لە سەدایەکیان ڕوودەکەنە وڵاتی دووەم و ئەمریکاش. سەرڕای ئەوەی زیاتر لە 4 ساڵە لە ئەمریکایە و ژیانێکی تا ڕادەیەک ئارام دەگوزەرێنن و لێ هێشتا شادۆی ئەو چیرۆکەی ڕابردوو لێرەیە. زۆر ناخۆشە، ئانی زۆر هەستیان پێ دەکەم کە دێنە ئێرە، خاستان هەموو جارێت بە فواد شەرم کە لە گەریانە باسییانە کاتێت تۆمارێ ئەرم زۆر ئاگات لێ من زۆر ئەویان بکات. لە نێو ماڵەکەی لە ناشڤیل چیرۆکی سەرکەوتنی کۆچبەرێکی کورد
لێرەیە کە سوێی چیرۆکێکی ڕابردوو بە دووی سەرکەوتنی ئەمڕۆوەیە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، شاری ناشڤیل، ویلایەتی تێنیسی